ئینسانی مسلمانە گەر هاتوو خۆراکی حەڵاڵی بوو، خواردنەوەی حەڵاڵ و پۆشاکی حەڵاڵ و جێگاکەی حەڵاڵ بوو، بەم شێوانە ئادابەکانی ڕێعایەت کرد و مەرجەکانی هێنایەتی، باشتر وایە ئەم جارە بگەڕێ بۆ ئەوەی کاتەکان بدۆزێتەوە، کاتە شەرعیەکانیش ئەو کاتە چاکانی کە دوعایان تیا گیرە ئەبێ ئەمیش بزانێ. یەکەم وەختی گونجاوی دوعا قبوڵ بوون نیوەشەوە. لە حەدیثی بخاری و مسلمە هاتووە، ئەبو هورەیرە خوای لە ڕازی بێ لە پێغەمبەری نازار و عەلەیهی سەڵات وسەلام گێڕێتەوە فەرمی ينزل ربنا تبارك وتعالى كل ليلة إلا السماء الدنيا حين يبقى ثلث الليل الآخر فيقول من يدعوني فأستجيب له، فيقول من يدعوني فأستجب له، ومن يسألني فأعطيه، ومن يستغفرني فأغفر له. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای پەروەردگار دوای ئەوەی هەموو شەوێک یەک لەسەر سێی شەو ئەڕوا دێتە خوارەوە، ئەفەرمێ چێ دوعاکە چێ ئەپارێتەوە تاکو گیرای کەم و وەڵامی بدەم، چێ لێمە پرسێ و داواکە تا بیدەمێ، چێ داوای لێبوردنەکە تا لێی ببوور. طبعا ئەم هاتنە خوارەوەی دیارە صیفەتێکە لە صیفەتەکانی خوای پەروەردگار کە شایەنی ئەوە و لایەقی ئەوە، شایستەی ئەوە. ناکرێ ئێمە بە عەقڵی خۆمان بڵێن جا ئەی چۆن دێتە خوارە، خۆ لەو کاتەیە کە لە لای ئێمە یەک لەسەر سێی شەو ڕۆیشتووە، خۆ لە مالی زیاوانیە، خۆ لە تۆرنتۆ لە کەنەداوانی. من لە نەرویجم، مالیزیا 6 سەعات پێش ئێمە 6 سەعات پێش تۆرنتۆین، پێش کەنەداین. ئەی چۆن یەک لەسەر سێی شەو بڕوا خوای گەورە دێتە خوار؟ ئاخر ئەوە قیاسی خوایە لەسەر خۆت، لەسەر مەخلوق. خوای پەروەردگار جەستەیەک نییە لێرە پێویست کا بێتە خوار و نەتوانێت لە شوێنێکیکە بێتە خوار. ئەوە جەستەی من و تۆیەوە، عاجز و مات و مەلول. خوای پەروەردگار کردگاری ئەم گەردوونە خۆیەتی، کردگاری زەمان و مەکانەکان. وەخوای پەروەردگار هیچ صیفەتێکی لە مەخلوق ناچێ، هەموو مەخلوقات کۆکەیتەوە لە هیچ صیفەتێکی ناچن. ولا يحيطون بشيء من علمه، هەر هەموو مەخلوقات کۆکەیتەوە پەی بە علمێکی خوا نابن، بەڵام علمی خوای گەورەوە کان الله بكل شيء محيطا. خوای پەروەردگار پەی بە هەموو شتێکە با و هەر هەمووی لە چوارچێوەیەکایە کە خوای پەروەردگار پەی لە بە هەموو شتێکی بردووە پێشەوەی دروستی کە و بۆ خۆشی دروستی کرد. کەوا بوو نیوە شەو کاتی شەو نوێژ، ئەو کاتانە یەک لەسەر سێی شەوەکە ڕۆیشتووە، نوێژەکان لەو کاتەیەکە، شەو نوێژەکە یان پاڕانەوەیە لەو کاتەیە، ومێدەکە ئینشاءڵڵا گیرە. دووهەم دوعا لە نێوانی بانگ و قامەتە. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی صحیحە فەرمی، وەکو ئەنەس ڕیوایەتی کردووە، فەرمی الدعاء لا يرد بين الأذان والإقامة فادعوا. دوعای نێوانی بانگ و قامەت ڕەت ناکرێتەوە، فرسەتە دوعا بکە. سێهەم دوعا دوای نوێژ، کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ئەی فەرموو هەم لە نوێژە ئەی فەرموو بیکەن و هەم لە دوای نوێژ. دێمەوە سەر ئەم نوقتێ. دوعا لە سوجدەیە، لە دڵی خۆتا دوعا کاکە، خو بە کوردی نایکی، یانە دوعا ناکەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام کردوونی. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە صحیحی مسلمە فەرمی أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء. نزیکترین کاتێک کە عەبدێک لە خوای خۆیەوە نزیکە ئەو کاتێک کە سوجدەی بۆ خوای پەروەردگار بردو، دەیسا دوعای زۆر تیا بکەن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی. دوعای دوای نوێژەکان، معازی کوڕی جەبل ڕەزای خوای لێ بێ فەرمێ پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام دەستی گرتم و فەرمووی یا معاذ إني والله لأحبك. تۆ سەیری ئەم نیعمەتە گەورەیە، تۆ سەیری ئەم خەڵاتکردنە، ئەم پێغەمبەرە نازدارەی خۆشەویستی خوا، ئەم پێغەمبەرە نازدارەی ئەم هەموو مەخلوقاتە خۆشیوێ. دەستی یەکێ بگرێ و بڵێ معاذ واللهی من تۆم زۆر خۆشە. سبحان الله، إني والله لأحبك. يعني هەر بفەرمێ أحبك جملەکە کۆتایی دێ،
بەڵام سەیرەوە متأكدا يا معاذ إني والله لأحبك فلا تدعن في دبر كل صلاة أن تقول اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. من توم خوش يا معاذ بیرنەچێ لە دوای هەموو نوێژێک ئەم زیکرە بکەی بڵێی خوایە یارمەتی دەرم بە لەسەر یادکردنی تۆ لەسەر سوپاس و ستایشکردنی تۆ لەسەر جوان و ڕێک و پێک ئەنجامدانی عیبادەتەکان بۆ تۆ یا ڕەبی. اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. سيري أو دعاء خوشكن سيري كان شون لقل إياك نعبد وإياك نستعين إياك قريتها خوايا يارمتين بدا بو عبادات خوايا عبادت الدكم بو يارمتين بدي إياك نعبد وإياك نستعين تو أبرستين تو يارمتي مان بدا يارمتي مان بدا بوي تو أبرستين. هروها دعاء كردن لكاتي بانكدانا دعاء كردن لكاتي شر لكاتي جنگا كروب الروبونو يكترب. بيغمري نازار عليه الصلاة والسلام وكل الصحيحي أبو داود هاتو ألباني بصحيحي دانا ودو 1523 ماركية فرميه ثنتان لا ترداني أو قلما ترداني الدعاء عند النداء وعند البأس حين يلحم بعضهم بعض. دو كات دو وخد دو شوا دو حالات دعا كان تاجيرا أبي ورد ناكرتو يكي كان كاتي بانجا يكي كان كاتي بانجا أو يتريان كاتي بيك شان الروب الروبون ويبايا جيشتني جيشي مسلمانان وجيشي كافران أو كاتر دعا كان جيرا هروها لو كاتانيك جيرا أبن ساتك لساتكاني جمعية لبخاري حديثي صحيح لجمارة سطونا وتنا أبو هريرة رضي خوالي بجارته قال أبو القاسم هر بيغمبري نازار عليه الصلاة والسلام في يوم الجمعة ساعة لا يوافقها مسلم وهو قائم يصلي يسأل الله خيرا إلا أعطاه إياه. خواهي پروردگار اما پیغمبری نازار عليه الصلاة والسلام پیغمبری نازار عليه الصلاة والسلام فرمي للروجي جمعيا ساتي چيتيايا اگر كا ابراهيم مسلمان لو كاتيا نوش بكا و دعا بكا دعا كي بركوتي بر او ساتا بكويا اگر دعا كي بر او ساتا كوت إلا خواهي پروردگار بو يجيرها كا دعا كي قبولك. اما بو اويك تو درفتي زور دبي لكاتي جمعيا دعا بكي نقلو كاتي لسر منبرة خطيب لسر منبرة تو بكويت الدعاء كردنو من بكوم الدعاء أو بكويت الدعاء أو كات خطيب بو شخصك أو كات نابي أو كات نابي ذكري خواهي قورج بكي عندك تسبيحي بيه لو كات لا إله إلا الله هم تسبيحك بدعي نابي بيت بيه هم ذكركش نابي بكي هر لبخارية أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم برهەڵستی لە یەکێ کردو زیخە چەوی پێ بوو دوو چەوی بچکۆلەی پێ بوو دووەردەبەرد بەدەستیەوە گرتبوون فەرمووی داینێ هیچیشی پێ نەکردو بەڵام داینێ لەبەر تۆ تەسبیحەکەش دیسان کرچە لێ دەبداینێ مە خەڵک پێوەی مەشغوڵە. هەروەها دوعاکردن لە ڕۆژی عارفەیە و فرسەتە و دوعایەکی باشە و کا قبوڵە بێ و کاتێکی باشە قبوڵە بێ. هەروەکو ڕیوایەتی صحیحی پیغمبری نازار هاتو عليه الصلاة والسلام خير الدعاء دعاء يوم عرفة باشترين دعاء الروشي عرفة كما بو فرصتها هر ليستاوى إنسان بزانه هروها وكساني كاللادين ياك الله شريان راقرتو اوج وقتي چي باش شكا پیغمبری نازار عليه الصلاة والسلام فرمي هر وقتي كبينيتان يا جوتان ليبو كالله شير اقوقينه داوای فەزڵی خوای پەروەردگار بکەن چونکە ئەوە مەلائیکەتی بینی و هەر وەختێکیش کە زەڕەی کەرتان گوێ لێبوو هی گوێ درێژ پەنا بگرن بە خوای پەروەردگار لە شەیتان چونکە شەیتانی بینی. إذا سمعتم صياح الديكة فاسألوا الله من فضله فإنها رأت ملكا وإذا سمعتم نهيق الحمار فتعوذوا بالله من الشيطان فإنها رأت شيطانا
ئەوە شەیتانێکی بینیوە لەبەرەو ئێوە باشتر وایە یەکسەر بڵێ نەعوذ بالله من الشەیطان الرەجیم. بەڵام بۆ کەڵە شێرەکە یعنی کەڵە بابەکە کە قوقانی دوعا بکە. هەروەها دوعا لەو کاتەیە کە یەکێک لە بەردەستا کۆچی دوایی کردو تۆش چاوی پێڵووی چاوی قەپاتەکەی بۆی دەق نەگرێ بەو شێوە چاوی زەق بێتەوە سونەتە یەکسەر دەم و لوت و ئەوانەی بۆ ببەستیت و چاویشی داپۆشیتەوە پێڵووی چاوی بێنیتەوە چکەوەی تر ناتوانێت خۆی بیهێنێتەوە. هەروەها لەو کاتەشە فرسەتە بۆ دوعاکردن وەکو پێغەمبەری نازار عەلەیهی سڵات وسەلام لە حەدیثی صەحیحی موسلیمە فەرموویەتی. هەر لەو کاتەیە بوو کە ئەبوو سەلەمە کۆچی دوایی کردبوو پێغەمبەری نازار عەلەیهی سڵات وسەلام پێڵووی چاوەکانی داپۆشی و فەرمووی اللهم اغفر لأبي سلمة وارفع درجته في المهديين واخلفه في عقيبه في الغابرين واغفر لنا وله يا رب العالمين وافسح له في قبره ونور له فيه. سبحان الله، لو دعاء سبحان الله سبحان الله. ئەو دوعانەی کرد و پێشتریش فەرمووی دوعا لە خۆتان مەکە، لا تدعوا على أنفسكم إلا بخير، هەر دوعای باشە بۆ خۆتان بکە، فإن الملائكة يؤمنون على ما تقولون، ملائكة لدواتان آمين أڵێت لەبەر دوعا مەکەن و ئامینێکی مەلائکەتێکی دابێ. بەس تۆ سەیری ئەم دوعایە پێغەمبەری نازار عەلەیهی سڵات وسەلام بۆ ئەم ئەبی سەلەمەیەکە. سبحان الله، اللهم اغفر لأبي سلمة، هەر ئەم دوعایە خۆیان لێی خۆش، وارفع درجته في المهديين، پلەکەشی بەرز کەرەوە لە طبقەی ئەو کەسانەی کە خوای گەورە هیدایەتی دا، هەر لەوانەشە طبقەی بەرزتر بێت. واخلفه في عقيبه في الغابرين، خوای زڕێتیشی زۆر کە بۆ بەردەوام ئەجریشی بۆ بڕ. واغفر لنا وله، لە ئێمەش و لەویش خۆش بە یا رب العالمين، وافسح له في قبره ونور له فيه، خوای گۆڕەکەشی بۆ بەرفراوان کە گوشادی کە، خوای بۆشی پڕکە لە نور لە ڕووناکی. سبحان الله، چ دوعایەک پێغەمبەری نازار عەلەیهی سڵات وسەلام بۆ یاوەرێکی خۆی ئاوا. هەروەها شەوی قەدر، لەیلەت القەدر فرسەتە هی قبوڵبوونی دوعا. عائیشە ڕەزای خوای لەبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا، یا رسول الله أرأيت إن وافقت ليلة القدر ما أدعو، يا رسول الله أرأيت إن وافقت ليلة القدر ما أدعو، أجر رم كوت شوي قدر وكاتكيه أو كاتبو منش بخبرمو أبعرمو دعاء شبكم. قال قولي اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. بالإخوايا تولي بردي بخشندي حسد للي بردنا، حسد للي خوش بونا، خوايا ليم خوش. هروها دعاء كردن لكاتي باران بارين، هروها دعاء كردن لكاتي باران بارينا. پیغمبری نازار عليه الصلاة والسلام فرموي روايتي چتري ثنتان ما تردان الدعاء، فرموي عند النداء وتحت المطر، لجير بارانش. حديثك صحيح الباني بصحيح دانا وجمارة 3073 صحيح الجامع الصغير سيوط. لبرو ضروري إنساني مسلمان أم آدابانا رعاية بك وجاري وهي مقدماتي كشي كبو تقديمك خواي پروردگار زياتر بهانا يودي وكوي كسي قرباني كردو خيري كردو صدقي ده لو كاتيا دعاكشي كردو يعني وكو بلي صدقه وخير وإحسان وشاكا كي كردو ودعاجك انجا صبري هبه مأيوس نبي رجبين نبي ونبي وابزانك يتر استجابينا لوش دڵنیا بێ کە خوای پەروەردگار مەسلحەتی ئێمە زۆرترە زاني وەک لە خۆم. لەبەرەوە خوای پەروەردگار حتمەن هەروەکو ئەو میسالەمیان هایەوە وتم نەخۆشێک لەسەر خەڵەوێرەکەیەتی ئەوەندەی ئازار هەیە فەڕاشەکەش لێوە تێپەڕێ هەرەڵێ شتێکم بۆ بکە
ممەڕیزەیەک تێپەڕێ لە شتێکم بۆ بکە، دکتۆرێک لێوە دێ لە شتێکم بۆ بکە بۆ عملیاتم ناکە، بەویانەڵێ حەبێکم بەرێ، بەویانەڵێ دەرەجەی حرارەم بگرە، بەویانەڵێ دەرەجەی زەختم بگرە، هەر یەکەی شتێگەڵە چکە بۆ خۆی معاناتی زۆر. بەڵام ئەم دکتۆرە بۆ خۆی زانێ عملیاتی پێویستەیان و ئەم نووسیوەتی لە تەبەلەکەیە کە چی پێویستە بدرێت یا چی دراوەتێ. ئەمەژە بە ئینسانی مسلمان بەڕاستی لە کاتی دوعاکردنیا بەڵێ ئێمە ئەنواع و شکاڵ احتیاجیمان هەیە، هەموو نەوەیەک لە هەموو شوێن و کەلێن و کونێکەوە بێ دوعا بکەین، خوا بۆمان پڕکاتەوە. بەڵام خۆ نابێ هەر تۆ دوعا بکەیت و وابزانی دەست بەجێ بۆت گیر هاکە. خوای پەروەردگار ئاگادارترە، باشتریش لە مەسلحەتی تۆ ئەزانێ. خوای پەروەردگار ئەگەر بۆ پێغەمبەرە نازدارەکەی بفەرمێ بالمؤمنینە ڕەئوف ڕەحیم، زۆر بەبەزەییە، زۆر دڵنەرمە بۆ مسلمانان، ئەی خوای پەروەردگار خۆی چۆنە بۆ مسلمانان. تۆ مهمە تۆ مەرجەکانی دوعا بێنەرەدی، ئادابەکانی بێنەرەدی، کاتەکانی هەڵبژێرە و چاوەڕێ بکە خوای پەروەردگاریش استیجابێ بۆ بکە. تۆ استغفاری خۆت بکە، فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. خەڵکێک استغفار بکات چۆن بارانی بەسەرا نابارێ، خەڵکێک استغفار بکات چۆن خوای پەروەردگار سامانی نادات، خەڵکێک استغفار بکات خوای گەورە چۆن ماڵ و مناڵ و وەچە و زوڕیەتی نادات. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. بهموو شێوێک خوای پەروەردگار یارمەتی ئەدا. هەر ئەوەمانەمێنێ کە ئێمە صادقانە ڕوو بکەینە خوای پەروەردگار، بەڕاستی هۆشمان لەوە بێ کە خوای گەورە یارمەتی دەرمانە بێ و ئێمە عەبدی ئەوین، بەڵام دڵسۆزانە ئەم دینەی بگرین، هەست بە عوبودیەتەکە بکەین، هەست بەوە بکەین کە ئێمە عەبدی خوای پەروەردگارین و ئەو خوای گەورەمانە، ئەو شایستەی ئەو پەرستنەیە، ئەو پەرستنە بەو شێوە بکەین کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فێری کردوین. پاڕانەوەکەش بۆ خۆی عیبادەتە. خۆ من ئەگەر هەر بپاڕێمەوە و خوای گەورە دوعاکەشم جیرانەکە، بەڵام عیبادەتەکە خۆ عیبادەتە، خۆ پاڕانەوەکە عیبادەتە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الدعاء مخ العبادة، الدعاء هو العبادة. ئەوەش لە ڕیواەتی صحیح کەوابوو من پێویستە لەسەرم دوعاکە بکەم و خوای پەروەردگاریش ئەو عیبادەتەمان لێ قبوڵ بکە.